کەناڵەکانی ڕاگەیاندن لە 50% لەو قەرزانە لێخۆشبوونیان بۆ بکرێ بۆی بتوانن ئەو پابەندە داراییانە کە لەسەریانە بێن جێبەجێ بکەن بەپێی ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران. کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو قەرزە کەڵەکەبووانێک کە لەسەریانە دەتوانن لە ماوەی 30 ڕۆژدا بیدەنەوە و دوای ئەوە ئەگەر بە یەک گوژمەش و ئەگەر لە ماوەی 30 ڕۆژ بە یەک گوژمە قەرزەکانیان نەدەنەوە ئەوە لە جیاتی ڕاگرتن و داخستن سزای مالیان دەکەوێتە سەر بەپێی ئەو بابرین تعلیماتە مالیانەی کە هەیە. ڕێژەی کەناڵەکان ئەمە باز لە کەناڵی میدیای بیسترا و بینراو دەکەین. کەناڵی میدیای بینراو نزیکەی 126 کەناڵمان هەیە، لەو 126 کاڵانە 94یان ئێستا قەرزارن و پارەی کەڵەکەبوویان لەسرە. میدیای بیسترا و 132 کەناڵمان هەیە، 176 کەناڵمان هەیە، 132 لەو میدیایانە قەرزی کەڵەکەبوویان لەسەر. جاری وایە لە مانجێک سکاڵا لە دادگاکان دێتە لای ئێمە لەسەر ئەو مایک و ئەو پەیجانەی کە خاوەنەکانیان دیار